وەزارەتی پەروەردەی هەرێم لەگەڵ وەزارەتی پەروەردەی ئێران پرۆتۆکۆڵێکی ئیمزا کرد. بەپێ ئەو پرۆتۆکۆڵە ئێران هاوکار و هەماهەنگ دەبێت بۆ بەرەو پێشبردننی کەرتی پەروەردە لە هەرێم و ئەنجامدانی ڕاهێنان بە مامۆستایان لە بوارە جیاجیەکاندا. یەکێک لە لایەنەکانی نێو پرۆتۆکۆڵەکە گرنگجیدانە بە خوێندنی پیشەیی کە لە ئێستادا ئێران لەو بوارە یەکێکە لە وڵاتە پێشکەوتوەکان و ئەو بوارەش لە هەرێم لاوازە. وەزیری پەروەردەی هەرێمیش دەڵێت دەیانەوێت لە داهاتوودا گرنگجی بە خوێندنی پیشەیی بدەن و 3 پەیمانگای پیشەیی لە هەرێم بکەنەوە کە هەر یەکە لەو پەیمانگایانە 32 پیشەی جیاواز لە خۆ دەگرن. خوێندنی پیشەیی لە کۆماری ئیسلامی ئێران پێشکەوتنێکی زۆر گەورەی بەخۆوە بینیوە، زیاتر لە 40% لە قوتابیانیان لە خوێندنی پیشەیی دەخوێنن. لای ئێمە خوێندنی پیشەیی بەڕاستی زۆر لاوازە. لە یەک لە استراتیجیەکانی حکوومەتی هەرێم وەزارەتی پەروەردە ئەوەیە کە لە ئایندەدا گرنگی بە خوێندنی پیشەیی بدات. 2 ساڵ لەمەوبەر قوتابخانەیەکی ئێرانی لە هەولێر کرایەوە و جێگیری وەزیری پەروەردەی ئێرانیش ئاشکرای کرد بڕیارە لە ماوەی داهاتوودا قوتابخانەیەکی تر لە شاری سلێمانی بکەنەوە. در مورد مدارس ایرانی خوشبختانه هیوادارین کە ئەم لێک تێگەیشتنە بێتە خێر و بەرەکەت بۆ هەردوو لا، چونکە تێیدا قسەی جددی و بەندی تایبەتمان بۆ هاوکاری یەکتر تۆمار کردو و دڵنیان کە دەتوانین بە هەردوو لامانەوە ئاستی زانستی قوتابی و خوێندکاران و ئاستی خۆشیاری مامۆستا و مەشق و ڕاهێنان بگەینە قۆناغێکی باش. درون مشغول به تحصیل هستند. لێکتێگەیشتنەکەی نێوان هەولێر و تاران لە 8 خاڵ پێک هاتبوون و تێیدا جەخت لەسەر کارکردن و هاوکاری جددی کراوەتەوە لە ڕووی ڕەهەندا تەکنیکی و تەکنۆلۆژیەکانی بواری پەروەردە و فێرکردن، هەروەها پێگەیاندنی مامۆستایان لە ڕێگای ئەنجامدانی مەشق و ڕاهێنانی زیاتر و چۆنیەتی پێکەوە بەستنی قوتابخانەکان لە ڕێگای ئەلکترۆنیەوە. شیراز عەبدوڵڵا NRT هەولێر.